پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم لە کتێبی دەلایل النبوة فەرمێت والله حەدیثەکە صحیحە لە باسی معجزاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا لە زبانی ئاژەڵان تێگەیشتەوە یەکێک لە معجزاتی پێغەمبەری خوا تێگەیشتنە لە زبانی حیوانات ڕەحمەتە بۆ حیوانات سۆزی بۆ بەرامبەر بە حیوانات پێغەمبەری خوا چوو بۆ ناو قەومی بۆ ناو گەلێک مامزێکیان گرتبوو ئاسکێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاسکەکە سەری پێغەمبەریە کرد هەر بۆ پێغەمبەری ئەڕوانی پێغەمبەری خوا لێی چووە پێشەوە ئاسکەکە بە زبانی حاڵ کۆمەڵە سەری وە پێغەمبەری خوا لەقان پێغەمبەری خوا لە زبانی حاڵی بوو فەرمووی کێ ئەم ئاسکەی گرتووە کێ ئەم ئاسکەی ئازار داوە بۆچی نایەڵ بڕاتەوە لای بێچووەکانی ئەمە دایکە ئەمە بێچووی هەیە ئەڵێ ئیجازەم بن ئەی پێغەمبەر پێیان بڵێ ئیجازەم بن بڕۆم شیر بە بێچووەکانم بەم وعد و پەیمانەوە بێمە بە ناویان ئەو کاتە زیندانەکەن چیم لێکەنن بەڵام بێچووەکانم ێستا بێشیرن پێغەمبەری خوا پێی فەرموون وتیان قوربان هی ئێمەیە پێغەمبەری خوا فەرمووی بەریدا با بڕوا شیر بە بێچووەکانی باوە گەڕێتەوە کابرای خاوەنی مامزەکە ڕاوچیەکە وتی ئەی پێغەمبەر کێ زەمانی ئەکا ئاسکە بگەڕێتەوە من زەمانی ئەکەم پێغەمبەر ڕەسوول الله زەمانی ئەکا ئاسکەکە ڕۆی پاش ماوەیە هاتەوە ئەوەی کە لەوێ بوون لا إله إلا الله وأنك رسول الله ئەنجا پێغەمبەری خوا فەرمی ئەوە خاوەنی وعدی خۆی بوو پەیمانی خۆی بوو چوو شیریدا بە بێچووەکانی و گەڕایەوە ئەڵێ چیم لێکەن لێم کەن بەڵام ئەگەر ئێفرۆشی من لێت ئەکڕمەوە کابرای خاوەنەکەی وتی پێشکەشی تۆ بێ یا رسول الله بۆ تۆ بێ ئەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوای بەرەڵای کرد فەرمی با بچی بەلای بێچووەکانی اللهم صل وسلم وزد وبارك عليك يا رسول الله يا سيدي يا رسول الله ئەمە ڕەحمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆشەویستان بەرامبەر بە حیوانات بەرامبەر بە ئاژەڵان